المبارك الذي يتزامن مع الأعياد الدينية. بزوتنەوەی حەماسی فەڵەستینی هۆشداریدایە قەواری زایۆنستی کە ئەگەر ئەو قەوارێ بگەڕێتەوە بۆ سیاسەتی تیرۆری سەرکردەی لایەنە بەرهەڵستکارەکان، کاردانەوەیکی بەربڵاوتری لێ دەکەوێتەوە کە گەورەتر دەبێت لە شێوازی بەرگری لە خۆکردن. ئەو هەڕەشەی حازم قاسم وتەبێژی بزوتنەوەکە لە دوای بڵاوبوونەوەی لێدوانی کەناڵێکی ئیسرائیلی بوو کە ئاماژەی بەوەدا بوو دامەزراوەی یاسایشی ئەو قەوارەیە سەر لە نوێ لەسەر مێزی گفتوگۆی استراتیژی و سیاسی خۆی بابەتی تیرۆری سەرکردە چەکدارە فەڵەستینەکانی هێناوەتە گۆڕێ. قاسم ڕایگەیاند هەڕەشەی داگیرکەران بۆ چالاکردنەوەی سیاسەتی تیرۆر هەوڵێکی شکست خواردووە لە دوای بێهێزبوونی قەوارەکان بەرامبەر بەربڵاوبوونی شۆڕشی گەلەکەمان و فراوانبوونی بەرەکانی بەرهەڵسکاری لە دژی. جەختیشی لەوە کردەوە کە دوژمن وەکو جاران دەستی کراوە نییە بۆ ئەنجامدانی تیرۆر و تۆقااندن، چونکە وەڵامدانەوەی بەرەی بەرهەڵستکاری زۆر فراوانتر و گەورەتر دەبێت لەوەی پێشبینی دەکات. قاسم دەشڵێت تێکۆشانمان درێژە پێدەدەین لە دژی پرۆژەی دژە داگیرکاری و هەرگیز لەو جۆرە هەڕەشانە ناترسین. کەناڵی 12 عیبری شەمەی ڕابردوو ڕایگەیاند کە دامەزراوەی ئەمنی ئیسرائیلی بابەتی تیرۆری سەرکردەی لایەنە بەرهەڵستکارەکانی خستۆتە سەر مێزی گفتوگۆ استراتیژیەکانی. ئەوەش بۆ ئەوەیە گۆڕانکاری ڕیشەی دروست بکات بۆ گێڕانەوەی شکۆی دامەزراوە ئەمنیەکانی لە کەناری خۆر ئاوادا. لە 8 نیساندا ئیسرائیل کاتس وەزیری وزەی ئیسرائیلی هەڕەشەی گەڕانەوەی بۆ تیرۆری سەرکردە و فەرماندە فەڵەستینیەکان کرد لە کەرتی غەزا. کاتس ڕایگەیاندبوو ئەگەر دۆخەکە بەو شێوەیە بێت و موشکباران بەردەوام بێت کەس لە ئاسایشدا نابێت و دەگەڕێنەوە بۆ سیاسەتی تیرۆر لە نێویشیاندا سەرکردەکانی بزوتنەوەی حەماس. لە سەرەتای ئەم ساڵەوە سەر زەویە داگیرکراوەکانی فەڵەستین شڵەژان و ناسەقامگیری زیاتر لە جارانی بەخۆیەوە بینیوە. لە دوای هێرشە دڕندانەکانی پۆلیسی قەوارەی زایۆنستی بۆ سەر مزگەوتی ئەقسا و نوێژ خوێنە سڤیلەکان بە تایبەتی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا دۆخی نائارامی ناوچەکەی گەیاندە کەناری جەنگی بەربڵاوی فرەگۆڕەپان کە جگە لە لایەنە فەڵەستینیەکان لایەنەکانی دیکەی دژە ئیسرائیلی ناوچەکەش تێیدا بەشدار بن. ئەو دۆخە ناسەقامگیرەش بەرهەمی ئەو کابینە نوێی بنیامین ناتانیاهۆی ڕاستڕەوە کە لە مێژووی ئەو قەوارەیەدا بەڕەگەز پەرسترین کابینە هەژمار دەکرێت. تەنانەت پشتیوانە سەرسەختەکانی ئەو قەوارێشی لە کۆمەڵگەی نێودەوڵەتیدا شەرمەزار کردووە کە بە سانایی ناتوانن بەرگری لە کارنامەی وەزیرە ڕەگەزپەرستەکانی بکەن. אתמול בפעילות משותפת לצה"ל, שב"כ וימ"מ סוכלו 3 מחבלים בקסבה בשכם, בנוסף למחבלים נוספים שירו על כוחות